أعوذ بالله من الشيطان الرجيم. بە ئامادەبوونی ستافێک لە مەڵبەندی چەمچەماڵ و کاندیدانی بازنەی سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و گەرمیان لە ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری ئاهەنگێکی خێزانی بۆ سەرخستنی لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری بەڕێوەچوو لە درێژی کار و چالاکیانی ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری لە پێویستمان زانی وەها ئاهەنگێک ساز بکەین بە ئامادەبوونی هەردوو بربژێر مامۆستا ئەحمەی حاجی ڕەشید و ئەندازیار محەممەد حەکیم خوای گەورە لە هەموو مسلمانانی چەمچەماڵ و دەوروبەری ڕازی بێ بەڕاستی دڵسۆزانە متمانەی خۆیان بەم کۆمەڵی دادگەری ئەدەن بۆ ئەم هەڵبژاردنەش داوایان لێ دەکەین لە گەنجان لە لاوان لە موچەخۆران لە کاسبکاران دەنگ بن بەو دەست بە دەست نوێژانەی کە بەردەوام کە لە ماڵەوە زۆربەیان بەردەوام دەست بە دەست نوێژن بۆیە داواتان لێ دەکەین متمانەی خۆتان بەو خەڵکانە بن متمانەی خۆتان بە خەڵکانێک مەدەن کە 34 ساڵە ئێوە دووبارەی دەکەنەوە ئەزانی ئێستا هێشتان موچی مانگی هەشتان وەرنەگرتووە ئەزانی هەر لە چاوەڕوان ئەی باشە بۆچی هەوڵ ئەدەن بۆ سەرخستنی خەڵکانێک کە ئاوا قوتانی بڕیوە و یاری بە موچەتان دەکات بۆیە کاتی ئەوەیەکەوە ئێوە متمانی خۆتان بە خەڵکانێک بدەن بەوەی کەوا بەردەوام خزمەتی کردوونە لە مناڵی بێباو لە خەڵکی هەژار لە خەڵکی نەدار کادیر و ئەندامانی کۆمەڵی دادگەری بازدا بیاری و دەستپاکی و بە خواستڵحانی کاندیدان و سەرکردەکانی کۆمەڵی دادگەری دەکەن ئەو کەسانی کە ئێمەدا بربژێرن بۆ پەرلەمانی عێراق خەڵکی دەستپاک و ئەمینن ئەهلی قیبلەن لە کاتی نوێژەکانە یا لە سەفی پێشەوە نوێژەکەن یا ئیمامەتی بۆ ئەو خەڵکاکەن بۆیە ئەو خەڵکانی کە خوان بە ئەهلی قیبلە ئازان و ڕویان لە قیبلەیە لەخوا ئەپارڕێنەوە پشتگیری لە لیستی ئیسلامی بکەن ناکرێت و ئەهلی قیبلە بی بەڵام دەنگت بۆ حیزبێکی ئەلمانی بێت واتە پشتت لە مسلمان بێت پشتت لە قیبلە بێت بۆیە قیادەتی کۆمەڵی ئیسلامی لە قاعیدەوە تا قەواعید ڕۆژێ بینویتان ئاسایش بان کە لە تشتی ناپەسند و دەستی خراپەکاری نەبووە قیادەتێکی ئیسلامی دان یشتی گەندەلی خراپی لە دەرکوتوێ نەبووە قیادەتی ئیسلامی خەڵکی دەست بە دەست نوێژن خەڵکی دەستپاک و ئەمینن بۆیە داواتان لێ ئەەکەن دەنگیان پێ بدەن چکە بەڕاستی ئەوە ئەتوانە دیفاع لە دینی و ژینتان بکات بەشداربوانی ئاهەنگەکە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن دەنگ بدەنە لیستی 285 چونکە پێشینەی نوێنەرانی کۆمەڵی دادگەری ڕوونە کە هەمیشە جێی متمانە و ئەمین و ڕازگۆ بوون پەیامم بۆ هەموو جەماوەری کوردستانی گایسەیە کە دەنگی خۆیان و متمانەی خۆیان ببەخشن بە لیستی 285 کۆمەڵی دادگەری ڕەنگە بپرسن بۆچی لەبەر ئەوەی کۆمەڵی دادگەری تاوکو ئێستاکە خەڵکانێکی نردوێتە پەرلەمان هەم بۆ پەرلەمانی عێراق هەم بۆ پەرلەمانی کوردستان بەڕاستی کەسایەکی شیاو بوون دەستپاک بوون ئەمین بوون توانیویان ناکەوە ببنە جێ متمانەی خەڵکی و داکۆکی کارێکی باش بوونە لە مافەکانی خەڵک لە پەرلەمانی عێراق وەچ لە پەرلەمانی کوردستان لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ کۆبوونەوە و چالاکی هەمە جۆرەکان بەردەوامە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرپرس و ئەندامانی مەڵبەندەکە بە هیوا و ئومێدەوە کار بۆ ئەوە دەکەن کۆمەڵی دادگەری پێشەنگ بێت لە بەدەستهێنانی متمانەی دەنگدەرانی سنوورەکە ڕێبن محەممەد کەناڵی پەیام ناحیەتە چێ